بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەسەر هاتنی وەفدی مرالی بۆ دەباشان وە کۆبوونەوەیان لەگەڵ بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان گەیاندنی پەیامی عەبدوڵڵا ئۆجالان بە سەرکردایەتی سیاسی کورد و بە دیاریکراویش ئەمڕۆ بە یەکێتی نیشتیمانی کوردستان بە بافڵ تاڵەبانی قوبا تاڵەبانی و دواتر بە شانازخان لەگەڵ ئەویشدا کۆبوونەوە گفتوگۆ دەکەین لەسەر بەرەو پێچوونەکانی پرسی ئاشتی و ناوەڕۆکی پەیامەکەی عەبدوڵڵا ئۆجالان چییە؟ ینی لەسەر ئاستی ناوچەکە قسە و باسی لەبارەوە دەکرێت ئەوەی کە ساڵانێکە کورد چاوەڕێی دەکا و تورکیا چاوەڕێی دەکا و ناوچەکە چاوەڕێی دەکا ئایا دێتە دی و پرسی ئاشتی جێگیر دەبێت گفتوگوێم بابەتانە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک عەبدول عوسمان نووسەر و چاودێری سیاسی کاک عەبدول سڵاو لێبێ سڵاو لە ئێوە زۆر بەخێراتی سەرچاو بژین زۆر سپاس دەکەم وەفدی ئیمرالی لە باشووری کوردستانە هاتوون تاوتوی پەیامەکانی عەبدوڵڵا ئۆجالان بکەن لەگەڵ سەرکردایەتی سیاسی کووردا ئەمە چی دەگەیەنێ؟ ینی بۆ دەیانوێت لەگەڵ باشووریشدا قسە بکەن و ڕای باشووریش بزانن دەیانوێت گشتگirتر بێ و ئەوەی کە لە باکوور ڕوودەداتەنا پەیوەست نەبێ بە پارچەیەکی کوردستانەوە دیارە پرۆژەی ئاشتی بەڕێز ئۆجالان پرۆژەیەکی چارەسەری دۆزی کووردە و دۆزی کوردیش پارچەبوون هەڵناگرێت ینی ئێمە چەنە دوژمنانی ویستێتی پارچە پارچەیکەن و لە هەر پارچەیەکە بە گوێرەی ئەو پارچەیە قسەی لەسەر بکەن بەڵام مێژوو نیشانی داکەوانیە نیشانیدا کە پاکێجێکی یەک لایەنەیە و پێکەوە هەموو چارەسەرەکرێت بۆیە بەڕێز ئۆجالانیش لە ئەنجامی دەرەکردن بە پێویستی و گرنگی ئەو یەک پارچەیەوە لەم پرۆژەیە کە پێشکەشی کردو ئەمجارە مخاتەبەی تەواوی لایەنە سیاسیەکانی هەموو بەش و پارچەکانی کوردستانە کاتەوە بە تایبەت باشووری کوردستانیش پێگەیەکی گرنگی هەیە بە کۆمەڵێک هۆکاریەکێک لەوانە کە خاوەنی قوارەیەکی دەستوری یاساییە لە عێراقا کاتوانێت پێگەکەی بۆ چارەسەرکردنی پرسی کورد بەکاربێنێەوە بتوانێت لە نێوەندە نێودەوڵەتی و یاساییەکانە هاوکار و پشتیوان بێتی هەیە دوو هێزە سیاسیەکانی باشووری کوردستانی وەک یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و باقی هێزە سیاسیەکان لە گۆڕەپانی سیاسی باشووری کوردستانە ئەرێنی یان نەرێنی سەنگ و قورسایی خۆیان هەیە و بە هۆکاری ئەوە بەڕێز ئۆجالان بانگەوازی کردوون بۆ ئەوەی ببنە بەشێک لە پرسی چارەسەرکردنی پرۆسەی ئاشتی و دۆزی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە قورسایی هەرە مەزن لە باکووری کوردستان و دەوڵەتی تورکیایە کە پێویستە دەوڵەتی تورکیا بێنرێتە سەر پای مێزی گفتوگۆ ئەمەش پێویستی بە یەکەوەبوونی تەواوی هێزە سیاسیەکانی گۆڕەپانی تێکۆشانی کورد هەیە و بۆیە سەنگۆسووکی پەیوەندیەکانی یەکێتی و پارتی و هەرێمی کوردستانیش بۆ خۆی قورسایی لەسەر ئەو هاوسەنگی و هاوکێشانە ئاکات باشە مامۆستا عادل ئەوەی کە لێرە بازەکرێت لە ناو کووردا ئایا ئەم دەنگۆیە ئێوە کە متابات دەکەن لە تورکیاشەیە لە باکووری کوردستانیش ئەم شێوازە گفتوگوی لەبارەوە دەکرێت ینی بەدەم و هاتنی تورکیش بۆ پرسەکە گەرم و گوڕە ڕاستێکی پرسێکی ناچاریە چونکە ئاڵوگۆڕەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ینی دۆخی دەوڵەتە داگیرکەرەکانی کوردستان و ئەو دەوڵەتانەی کە پارێزگاری لە قەوارەی کۆنەکەن کە خستوێتە بەر مەترسی و هەڵوەشانەوە لەبەرەوە لە دوای گۆڕانکاریەکانی سووریا ئەو شەڕانەی لە غەزە و لە لوبنان ڕوویدا ترس و مەترسی ئەم دەوڵەتانەی زیاتر گەورەتر کردووە ڕۆ هەڵوەشان و لە ناوچوون لەبەرەوە ناچارن ئەگەر بیانەوە بمێننەوە بیانەوە وڵاتەکەیان بە شێوەی نیشتیمان پەروەری و وڵات پارێزی بەڕێوە ببن پێویستە لەگەڵ کووردا دابنیشن پرسی ئاشتی تاوتێ بکەنەوە پێکەوە چوارچێوەیەک دروست بکەن بۆ ئەوەی بتوانن لەنا ئەو تۆفانەیە بە کەمترین زیان بۆ چارەسەرکردنی پرسەکان و کێشەکان بێنە پێشەوە لەبەرەوە پرسێکی ناچارەوە قابلی گفتوگۆشە ئەوە هەمووشیان گفتوگۆیەکەن یعنی ئێمە بینیمان لەوە پێش کە پرسی گفتوگۆ و چارەسەری هەبوو لە بینی ناوەندێکی بچووکی دەوڵەت و گەلی کووردا بوو لە ڕێبەرایەتی کووردا بوو بەڵام ئێستا پرسەکە گەورە بوو یعنی بینین وەفد لەسەر وەفد بۆ لای پارتە سیاسیەکانە چێوە تەواوی پارتە سیاسیەکان گفتوگۆیەکەن و لە ناو خودی دەوڵەتی تورکیشا دووکەرتبوون دروست بووە ئەگەر بەشێک هەیە یا ناوەندێک هەیە بە بچووکیە لە دژی ئەم پرۆسەیە ئەوەستێتەوە بەڵام ناوەندگەلی گەورەتریش هەیە کە گفتوگۆی ئەوەکەن پێویستە ئێمە بین چارەسەری ئەو پرسە بکەین بە شێوەی ئاشتی و ناچاریە بۆیان ینی ئەوە نییە کە بڵێ وەڵا لەوانەیە خواستیشیان نەبێ لەوانەیە هەندێکیشیان هەبێ خواستیشیان نەبێ بەڵام پرسێکی ئەو نەناچاریە کە ناتوانن خۆیانی لێ قوتار بکەن لەبەرەوە وەک تەڵەیەکی ژوایە بۆ تورکیا ینی تورکیاش تووشی هەڵوەشانەکە ئەگەر
قبول نکات لە چوارچێوەی پرسێکی یاسایی دیموکراتیک و سیاسیە چارەسەری پرسی کورد بکە یعنی سووریاش بەرەو تورکیاش بەرەو سووریا بوو نەڕوا بەرەو عێراق بوو نەڕوا و پارچەبوونەکە ئەوەشی کە گەورەترین هێزی چارەسەرکردنی پێەیە کوردەکانن لەبەرەوە پێویستە دەوڵەتیش بۆ خۆی بێت پێگەکەی خۆی وەکو دەوڵەت و وەکو ئەو سیستەمە سیاسی یاسایی کە هەیە بخاتە خزمەتی چارەسەرکردن و پارێزگاریکردن لە هەبوونی ئەو پەیوەندیانەی کە لە تورکیاە هەیە. باشە کاگادل هەندێک دەڵێن ینی مەسلەی پرسی چارەسەری ئەم جارە جیاوازە ینی دەبێ یەکلا بێتەوە ینی یا ئاشتی یا شەڕێکی قورسی سەختی یەکلاکەرەوە لەبەرەوە هەوڵەکان زیاتر بە ئاراستەی ئاشتیەکەن تۆ وای دەخوێنیتەوە ڕاستیەکەی من لەو ماوە پێشوا وتارێکم نووسی لەسەر سێ ئەگەر ئەڕاتە پێشەوە ئەم پرسە لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە ئەگەرێکیان ئەگەر دەوڵەتی تورک قبول نەکات کە ئاشتی هەیە بە سووریا بێت ئەگەری دووەمیان ئەوەی کە ئەو پارتە سیاسی کە ڕێگرە بێت لە بەرامبەر پرۆسەیەکی ئاشتی لەم شێوەیە لەوانەیە وەک سیاسەتمەدارانی تری پێشووی وەک ئەجەوید و تانسۆچی لەر و ئەوانە بێڕۆڵ بکرێن بچووک بکرێنەوە بنێرێنەوە ماڵەوە دوو ئەگەر ئەو پرۆسەیەش جارێکی کە سەرنەگرێ لەوانەیە پارتی سیاسی بە تووشی قەزافی بوون ببێ یعنی لەبەرەوە پرسەکە پرسێکی ناچاری ئاڵوگۆڕە حەقیقیەکانی کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ینی تووشی ئەو هەڵوەشانە و گرتن و زیندانیکردن و لە ناوبردن ببێتەوە لەبەرەوە ڕوتێکە ینی توانای بەرگریکردن لە بەرامبەریا پەیوەستە بە کاتەوە کاتەکانیش کورتن سەری ئەڕۆنە پێشەوە لەبەرەوە ئاڵوگۆڕەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش کاریگەری گەورە و نەرێنی لەسەر تورکیا ئاکات بەڵام تورکیا پێگەیەکی هەیە لە بەرامبەر ئەوروپایە لەوانەیە تووشی کۆژڕەویەکی گەورە بۆ سەر ئەوروپا ببێەوە قورسایی بخاتە سەر ئەو بۆیە جارێکات دەستێوەردان لە ناو تورکیا ئەیانەوێت لە ژێر کۆنتترۆل و پێکەوە بوونا بە بۆیە جارێکی کە پرۆسی ئاشتیش پەیوەندی بەم ئاڵوگۆڕانەوە هەیە کە دەوڵەتی تورک ناچار بووە بچێتە لای بەڕێز ئۆجلان بڵێ وەرن با پێکەوە کێشەکە چارەسەر بکەین بۆیە بەڕێز ئۆجلان ئەو پرسیار و ئەرکەی خستە بەردەمی دەوڵەتوتی ئەگەر هەلومەرجی یاسایی و دەستوری ئامادە بکرێ من ئامادەم دۆخی توندوتیژی وەرچەرخێن مەسەر پرۆسەیەکی ئاشتی مایندە بەڵام ئەم ئاشتی واتای ئەوەی هەیە کە کورد و تورک دوو نەتەوەن لە ناو تورکایە هاوشانی یەک پێکەوە بەرپرسیارانە ئەتوانن وڵات پارێزی و نیشتیمان پەروەری و پێکەوە بوون پەرە پێ بدەن نەگەوەی کە لایەک بچووک لایەک گەورە بێت و باڵادەستی دروست ببێت بۆیە ئەو ڕەوتە کە ئێستا ئەمڕۆ ڕێگریەکە لەوەی کە بیەوێ ئاڵوگۆڕەکان بەرەو چارە نووسێکی باش بڕوا ینی دووچاری تێکشکانە بێتەوە و ناتوانێت لە بەرامبەر ئەو ئاڵوگۆڕانە خۆی ڕابگرێت پەیوەندی بە کاتەوە هەیە کاتەکەی هێشتا لەوانەیە نەگەی بێت و هەندێک هەلومەرجی تر هەیە لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە بە گوێرەی بەرژەوەندیە دەرەکیەکان و ناوخۆییەکانە ڕاتە پێشەوە بۆیە بەڕێز ئۆجلان یەکێک لە پرۆژەکانی ئەوەیە کە وەرن بابە دەستی خۆمان کێشەکانی خۆمان چارەسەرکەین لە جیاتی دەستێوەردان چکەوەی دەستێوەردانەکە خواستی شێوێ لە بەرامبەرمانە لەبەرەوەی ئێمە ڕێگەلەوە بگرین وەرن با پێکەوە چارەسەری بکەین بۆیە پرسێکی گەورە و گرانە لە ماوەی ڕابردوودا دەنگوێک بڵاو بۆ وتیان لە 15 مانگدا عەبدوڵڵا ئۆجەلان پەیامێکی ڤیددیۆیی بڵاو دەکاتەوە دواتر وتیان کاتی پەیامەکە کەمێک دواخراوە هیچ زانیاری لێ لەسەر و پەیامەکەی بڵاو دەبێتەوە ناوڕێکی پەیامەکە چی تێدا بێ ڕاستەکەی وەکو زانیاریم نییە لەسەری بەڵام بەپێ ئەو دەراویشتانەی کە هەیە و بەپێ ئەو قسە و باسانەی کە ئەکرێت تا کۆتاییەکانی ئەم مانگە ئەو پەیامە ڕاگەیەندێت دیارە پەیوەندی بە ناوخۆی دەوڵەتی تورکیشەوە هەیە کە لەوانەیە هێزێک هەبێت و ناوەندێک بێت ڕێگری لە پرسی چارەسەری بکە بۆیە ئاستانیش لە بەرامبەر هەنگاوەکانە دروزەکات بەڵام ئەو هەنگاوە ئەندرێ واش بێ بنرێەوە بۆ تێکۆشانی گەلی کورد و بەڕێز ئۆجەلانیش ینی ئەوەی کە گرنگە بانگەوازکردن و دۆزینەوەی مخاتەبێکە ئەوێ مخاتەبێک لە ناو دەوڵەتا دروست بێ بۆی بتوانێت بانگەوازی لێ بکە پێکەوە چارەسەر بکەن و ئەگەر ئەویش نەبێت ئەم بە شێوازی خۆی پرسەکان چارەسەرەکە لەسەر ئاستی ڕۆژەڵاتی ناوەڕاست و لەسەر ئاستی یەکێتی نەتەوەیی کورد لەبەرەوە هەنگاوەکانی بەڕێز ئۆجەلان بۆ ئاشتی هەنگاوێکی بەردەوامەوە لە ساڵەکانی نەوەسێەوە بەردەوامی ئەو پرۆسی ئاشتی خوازی و گفتوگۆ ئەوانە یعنی پێشکەشەکە و پەیڕەوەکەوە چەندین جاریش لە بەرامبەر ئەوانەیە بۆکو نیەت پاکی خۆی شەڕی چەکداری ڕاگرتووە بۆ ماوەیە کە بتوانێت دەرفەتێکی زیاتر با بە دەوڵەت کە مخاتبێک بدۆزێتەوە بێت لەگەڵ یا گفتوگۆی چارەسەری کێشەکان بکە باشە لێرە و لەوێ باز لەوە دەکرێت لە نێوڕۆکی پەیامەکەیدا باز لە چەکدانان دەکرێت چەکدانانی زەکانی پەکەکە ئایا ئەمە هەروە بە ئاسانی ڕوودەدا هەروە بە ئاسانی داوای لێ دەکا
چەکەکان تەسلیم بکەنەوە قەندیل جێبێڵن ینی شیوا باسانی ڕوودەدا؟ ڕاستی بۆچوونێکی تەسکە لە ناو چوارچەوەی پرۆژەی چارەسەریە بۆچوونێکی تەسکە و بچووکردنەوەی پرۆژەکەیە لە ئاستی چەک و دانانی چەک و پەکەکەدا ینی کێشەکە پەکەکە نییە کێشەکە داگیرکەری کوردستانە کە ئێوە شتەکە بچوو بکات و بێنێتە ئاستی پەکەکەەوە لایەنێک بکاتە ئامانج بۆ ئەوەی بتوانێت ئەو پرۆسەیە تێک بدە وە لە باشووری کوردستانیشۆ زۆرتر چەمکێکی لەو شێوە پێشکەشەکرێت ئەمە مەترسیە ینی ئەو هێڵەی کە لەسەر ئاساسی چارەسەر نەکردنە ڕاتە پێشەوە شتەکە بچووگەکاتەوە ینا دۆزێکی گەورەی نەتەوەییە پەیوەستە بە تەواوی گەلی کوردەوە یان ئێمە بینیمان بەڕێز ئۆجلان نامەی نردووە بۆ بەڕێز بارزانانی و بەڕێز تاڵەبانی بۆ ئەوەی بێت چارەسەری پرسەکەن پێکەوە بکەن ئەگەر کێشە پەکەکەیە بۆچی بۆ شێوەیە مخاتەبەی ئەمانەکە لەبەرەوە پرسەکە لەوە گەورەترەوە پرسی چارەسەری چەکیش بۆ شێوەیە نییە ینی چارەسەری پرسی یاسایی و دەستوری و سیاسی کورد ئەکاتە ئەوەی کە چەک بێدەنگ بکرێت چەکدانان و ئەوە ئێمە معنی بە پێەوەی کە چاودێری ئەحداسەکانەکەین و گفتوگۆکانەکەین ینی بەڕێوەبەرانی پەکە کەش ڕایان گەیاند ئێمە توانای ئەوەمان نییە تەنانەت بە گەریلا بڵێن ینی بەڕێز قەرەیەڵان وتی مرد فەرماندەیەکی گەریلام ئەگەر ئەمڕۆ پێیان بڵم چەک دابنێن هەر بە گوێشم ناکەن چکە دوژمنەوەتانێ لە بەردەمیانایە دوو هەنگاو لەوتی خۆیان و دوژمنی تایە بە نیشانەوە وەستاوە بۆ کوشتنیان چۆن ئەکرێت چەک دابنێن لەبەرەوە پرسەکە پرسی چەکدانێ پرسی پاراستنە پرسی پاراستنی بەهاو ڕەنج و تێکۆشان و خوێنی گەل و شەهیدانێکە کە لەم وڵات و لەم نیشتیمانە بەڕێوە ئابرێ لەبەرەوە بە پرسی چەکدانانی هێزێکی سیاسی یا بچووکردنەوەی لە چوارچەوەی هێزێکی سیاسیان نییە بەڵکو ڕێبەریەکە ئەو ڕێبەریە بۆ خۆی چوارچەوەی ڕێخستنیشی هەیە و ڕێخستنە کۆمەڵایەتیەکانیشی هەیە ڕێخستنە سیاسیەکانیشی هەیە لە چوارچەوەی هاوسەنگیەکی ڕاگررتنی باڵانسی هەمویانە پرۆژەیەکی پێشکەش کردووە لە ئاستی گەلی کوردانێک لە ئاستی تەنانەت ئەو هێزانەی کە سەر بەخۆین تەنانەت لە ئاستی گەلی کووردا پێشکەشی کردو بۆیە بانگەوازی لە یەکێتی نیشتیمانی ژەکە لە پارتی دیموکراتی ژەکە لە ڕۆژاوای کوردستانی ژەکە لە ڕۆژهڵاتی کوردستانی ژەکەوە لەو تێکۆشانەی ئەوروپا ژەکە کە ئەمڕۆ لە گۆڕەپانی دیبلۆماسی سیاسیە بەردەوام خەریکی تێکۆشان و دەستکەوتچنینەوە و کاریگەری دانانە لەسەر ئاڵوگۆڕکردنی زێنیەتی چارەسەری بۆیە نەهاتووە لە چوارچەوەیەکی تەسکار لەسەر هێزێکی سیاسی وایە لەسەر بوارێک لە بوارەکانی تێکۆشانی گەلی کورد هەڵوەستە بکات و بیاوێ لەوێەوە چارەسەری بکە نایەوێ تاک بە تاکی گەلی کوردوە پارتە سیاسەکانی گەلی کورد و کۆمەلگەی مەدەنی و ڕێکخراوەی گەلی کورد نییە بەشداری تیا بکەن واتە پرسەکە لەوە گەورەترە گەریلا چەک دابنێ یان داینەنێ یان داوا بکات چەکەکانیان تەسلیم بکەنەوە پرسەکە پرسێکی هەندێک باز لەوە دەکەن تورکیا بێ ئۆتۆنۆمی ببەخشێ بە کورد لە باکووری کوردستان ئەمە پێویستی بە گۆڕانکاریە لە دەستوری تورکیا چونکە لە دەستوردا ڕێگە بە شتێکی وان نادرێت لە تورکیا پێ دوایە دەگا بەم قۆناغانش یان ئەگەر نیەتێکی جوان بۆ چارەسەری هەبێ بێ بگا بەوانە بۆچی چونکە دەستوری ئێستای تورکیا هاوکاری چارەسەرکردنی کێشەکان ناکە لەبەرەوەی چوار بەندی ئەساسی کە 1 2 3 و 4 میشتاکیل لەسەر یەکەم و دووەم و سێ مەکاتەوە کە نابێ دەست بۆ ئەمانە بە تورکیا بە وڵاتی تورکان نەزانێەوە هیچ زمان و نەتەوە و پێگاتەیەکی تر بە ڕسمی ناناسێ لەبەرەوە نابێت کەس دەست بۆ ئەمە ببە ئەگەر نیەتێکی چارەسەریە بێ ئەبێ خودی دەستور بگەڕێ بۆیە بە ڕێزۆجلان ئەڵێ ئەگەر هەلومەرجی یاسایی و دەستوری ئامادە بکرێ من ئامادەم وەریگەڕم تونند و تیژی بۆ سەر ئاشتی لەو بابەتە بۆچی پرسەکە باتەوە بۆ ئەوێ لەبەرەوەی لە دەستورە لە پەرلەمانەوە ئاڵوگۆڕ لەوێ دروستکراوە بۆی هەر خۆی قسەیەکی هەیەڵێ لەکوێ چی دوون کرد لەوێ ئەتوانی بیدۆزیتەوە دۆزی کوردیش لە پەرلەمانی تورکیا وێران کرا بۆیە ئێستا بە ڕێزۆجلان ئەڵێ بڕۆ لە پەرلەمانەوە بە پێی یاسا و دەستور چارەسەری کێشەکان با بکەین و گفتوگۆ وەڕێ بخەین بۆیە لێرەیە دەستبردن بۆ ئاڵوگۆڕکردنی دەستوریشەوە پێویستە دەستورێکی دیموکراتیک دروست ببێ نەک حکمی زاتی وە پرسەکە لە حکمی زاتی و لە ئەوەیان نییە کە کورد شتێکی دەست بکەوێت لە یا بڕوا بەڵکو هاوتابوونێکی نەتەوەیە کە کورد و ترکشان بەشانی یەک وەک دوو نەتەوەی ڕسمی لە تورکایە خاوەن ماف و هەبوون بن و بتوانن سیاست بکەن و سیاست بەڕێوە ببن بۆیە کێشەکە بە دەستور و بە یاساش چارەسەرەکرێ وە تێکۆشانێکی زهنی کۆمەڵایەتیشە ئەو کەسەی کە ڕێگریە کالەمە ینی کەوت ئاکەوێتە بەر نەفرەتی کۆمەلگە چونکەیتر کۆمەلگەکانی تورکیش ینی بێزار بوون لەو هەموو هەژاری و نەداری و ناڕەحەتی و کوشتار و ئازیەت و ئازارانەی کە هەیەە ئەوانیش یعنی ئەمە ئەبینی ڕاگەاندنەکان دایانەخەن
ئەوە نییە باسی بکەنە گیناکە کاتێک سەیری تۆڕە کۆمەڵایەتیەکانەکەی سەیری ناوەندەکانی هاواڵی شاراوە کە ئەبینیت کە کۆمەلگەی تورکیش بێزارە لەو کەشە بەڵام ئەو فاشیزمی کە هاتووە ئەمەی دەست بەسەر ئاگرتووە و شاردۆتەوە ناهێڵێ ئەمە دەرکەوێت بۆیە ئێستا ئیتر قۆناغەکە قۆناغی یەکلاکردنەوەی وەک بە ڕێزت باست کرد ینی قۆناغێکە ئەتوانرێت بەرەو ئەو یەکلاکردنەوە بڕوا کە چارەسەری پرسەکان لە تورکایە یا بە شێوەی دیموکراتیک یا بە شێوەی شەڕێکی فراوانی دوورمەودا کە لە جیاتی ئەوەی ئاشتی و ئارامی بێنێ خوێن ڕشتن و ئازارێکی زۆرتر هێنێ بۆ کۆمەڵگەکان باشە ینی پێ دوایە لە سەراسی شەقامی تورکیش کۆدەنگیەکەیە لەسەرەوەی کە پرسی ئاشتی بەرەو پێش بچێ ڕاستیەکە ئەمە بە ئەو چاپێکەوتنانەی نوێنەرایەتی بەڕێز ئۆژەلانمان بینی کە چوونە لای پارتە سیاسیەکان هەمویان ینی پێشوازیەکی هەمگەرمیان کرد کە ئێترەتوانی تۆ لە ناو هەڵسوکەوتەکانە ببینی پێشوازیەکی گەرمیان کرد و کاتێک قسەیان کرد قسەکانیان ئەوە بوو کە دۆخەکە پێویستی بە چارەسەری هەیە بەڵام دەوڵەت وە بە تایبەت ئەکەپە و سەرۆک کۆمار گرنگە بەلایەنەوە بۆیە ئێستا لەناو ئەوەیە کە بە بۆچوونی من ینی دوو ڕەوت دروست بووە لە ناو دەوڵەتی تورکا کە ڕەوتێکیان سەر بە ئەکەپە ئەردۆغانە کە ڕێگریە کات لە چارەسەری ڕێگریە کات لە چارەسەری و ئەوێ دەستکەوتی زیاتری بێتە دەست بۆ ئەوەی بتوانێت لە ناو پرۆسی چارەسەریە ئەگەریش ناچاری کرا کورد بە دەستکەوتی کەمترەوە بێتە دەرەوە بەڵام ڕەوتێکی تریش هەیە ئێوێ خواستی هەیە کە ئاڵوگۆڕەکان دروست ببێ لەبەرەوە چاوەڕێی ئەم لایەنەشن کە کرانەوەیەکی زیاتر دروست بکە بەڵام تێکۆشانی گەلی کورد لەو ئاستەیە کە دەستکەوتی باشی چنیوەتەوە و ئەوێ بە دەستکەوتێکی وەگیەکی بێتە دەرەوە لە ناو چارەسەرکردنی پرسەکانە باشە کاغادل پرسی ئاشتی لە گۆڕەیە وەفدەکان دەستنەی مرالی و دێنەوە سەردانی لایەنەکان دەکەن لە نێو تورکیا بەڵام لەو لاوە ڕۆژانە دەبینین پارێزگارە کوردەکان لا دەبرین قیوم لە جێگەیاندا دەندێ ئایا ئەمە نیەتێکی خێری لێ دەخوێنرێتەوە آخر ئەو ئیشارەتی کە پێمان کرد لە نیەتێک هەیە لە ناو دەوڵەتەکەوێ ئەو دەوڵەت ئەو نیەتە ئەوواکە ینی لە جیاتی زمانی ئاشتی و چارەسەری و نیەت پیشاندان بۆ چارەسەرکردن زمانی تونند و تیژی هەرپەرە پێدا بۆ یاڵێن ئەگەر ئاشتیش نەبێت ینی لەوانەیە بەرەو تێک پێکادانی زیاتر و گەورەتر بڕوە و ئەو نیەتەی کە ئاوایانە بە زمانی تونند و تیژ و لە ناوبردن و نکۆڵیکردن جوڵاکە بکەوێتە بەردەمی نەفرەتی گەل و کۆمەڵگەکانەوە لەبەرەوە ئێستش پرۆسەیەەکە قۆناغێکە کە نەگەیشتۆتە ئاستی پرۆسەیەکی ناولێنراو کە چی ئەەکەین بەڵام هەر شەڕە کۆنەکە بەردەوامە شەڕی لە ناوبردن و قڕکردن هەر بەردەوامە بۆیە ئەم پرسە جارێکی کە ئەمانگەیێنێتەوە سەر ئەوەی کە بەردەوامی ئەو شەڕە وێرانکەرە بێ و پێویستە کۆمەلگەی تورکیژی تر گوێ لە دەنگی خواستی چارەسەرکردن بگرێ و بێتە سەر ئەوەی کە لە جیاتیەوەی ئەو تونند و تیژیانە کاوە ئەو دەست بەسەراگرتن و دانانی قەیوم و کۆنتترۆلکردانەکە زمانێکی ئاشتی و ئەو زیندانیانەی کە هەیە ئازاد کا واز لە قەیومەکان بێنێ واز لە کۆمەڵگە بێنێ چۆن وێنای خۆیەکات و خۆی بەڕێوە بە بەڕێوە ببات ئەمانە کاتەوەی کەیتە تۆ بتوانانی بکەیتە سەر ڕێگەیەک کە پرسی ئاشتی و چارەسەری بە شێوازێکی ئەرێنی بگاتە ڕێبازێک. بافڵ تاالبانی بەیاننامێکی بڵاو کردو ێستا دوای دانیشتەکەی لەگەڵ وەفتی ئیمرالیا دەڵێ ئەرگیز نابی ناڕەشە بۆی وڵاتێکی دراوسێمان پەرۆشیەوەین هەمومان بە برایەتی و ئاشتی بژین و دەڵێ هاریکاری تەواو دەبین بۆ سەرخستنی ئەم پرۆسەیە کە دەستی پێکردووە و دەڵێ دەست پێشخەر دەبین بۆی کە زمانی دیالۆگ زاڵ بێ و دەستی برایەتی بۆ هەموو لایەک درێژ دەکەین ئێستا لەسەر شاشە ناوەڕۆکی بەیاننامەکە دەبینین و دەڵێ هیواداری نیەتێکی جددی هەبێت بۆ بتەوکردنی برایەتی کورد و تورک و سەرخستنی ئەم هەوڵە نیشتیمانیە. چی دەڵێ لەسەر سەردانەکەیان بۆ لای بافڵ تاالبانی وەفدەکە خۆشیان لەسەر مەزاری مامجلال و ئاماژەیان بە ڕۆڵی لە مێژینی سەرۆک مامجلال کرد کە هەر لە ڕابردوودا هەوڵی داوە بۆ مەسەلەی پرسی ئاشتی. ڕاستی وەگوتم لە نەوسیەوە ینی ئەو هەوڵانە هەیە ینی بەڕێز تاالبانی باوک دەست چەندین جار دەست پێشکەری کردووە لەو وارەداوە کۆتا دەست پێشکەریشی بەداخەوە کە مەرگ ڕێگەی نەداوەک بازەکرێت دەست پێشخەریەک بوو بۆ چارەسەری ئەو پرسە لە ئاستی نێونەتەوەی و نەتەوە یەکگرتووەکانە لەبەرەوە مەرگ ڕێگەی پێ نەدا بەوە بگا بەڵام ئەو نیەتێک کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیەی نیەتێکی تەواوە و پێویستە هەموو هێزە سیاسیەکان ینی بێنە پاڵ ئەو پرۆژەیەوە هاوکار و پێکەوە بوش بن و بالفعل ینی هەرێمی کوردستان
هیچ خراپەیەک و هیچ دوژمنایەتێکی لەگەڵ هیچ دەوڵەتێکی دەرودراوسیان نییە و ئەتوانم بڵێم سوودیشی هەبووە بۆ تەواوی دەوڵەتەکان بەڵام ئەوە دەوڵەتە داگیرکەرەکانی کوردستانن هەمیشایانێ کورد تەنگاو بکەن بۆ ئەو دەستکەوتانەی کە بەدەستیان هێناوە بۆ ئەوی بیسەرنەوە لێ بسنەوە کورد بخەنەوە ناو چوارچێوەی قەوارە لە ناوبەرەکان و کۆمەڵکوژیەکانەوە بۆیە ئەمە نیەتی دەوڵەتانی داگیرکەری کوردستانە بەرامبەر بە هەرێمی کوردستانەگی نا هەرێمی کوردستان هیچ نیەتێکی دوژمنکاران نییە بەڵکو هاوکارێکی باشی ژەبێت بۆ ئەوەی کە بتوانێت دەستی هاوکاری درێژ بکە بۆ چارەسەرکردن و بۆ پاراستنی ئاشتی و وەگیەکی کورد و هاوکارێکیش بێ بۆ دەوڵەتەکانی سەردەست کە لە چوارچێوەی پرسی خۆ بە زلزانی و خۆ بە گەورەزانی بێنە خوارەوە و ببنە دەوڵەتانێکی دیموکراتیک کە بتوانن ناسنامە و نیشتیمانی کوردان بناسن و ڕێزدار بن بەرامبەری و پێکەوە ئێمە بتوانین هەمومان ئەو نیەتە و خواستی کە هەمانە پێکەوە بۆ ئاشتیەکی مایندە و پێکەوە ژیانی گەلان دەستە بەر بکەین. باشە ماوە سادل بگەڕێنە سەر ناوەڕێکی پەیامەکە عەبدوڵڵا ئۆجەلان ئایا قسەی یەکلاکەرەوە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان دیکە لەم پرسەدا؟ ڕاستی پرسەکە پرسی یەکلاکەرەوە لە لای بەڕێز ئۆجەلانیش نییە چونکە بۆچی پرسێکی هاوبەشە لە بینی کورد تورکە و تورکیش لە ڕێگەی دەوڵەتەوە نوێنەرایەتی ئەم پرسەیە کا لەبەرەوە یەکلاکەرەوەی تیان نییە بەڵکو پێکەوەبوونی تایە ئەگەر هەردوو نیەتەکە یەک نەگرن بۆ چارەسەری لەوانەیە پێکادان بکەوێتە پێشەوە بۆچی چونکە دەوڵەت هێزێکی گەورەترەوە ئەتوانێت بڕیار بدا لەسەرەوەی کە نەرێنی کەواتە دەوڵەت لە هەمان ئەو نیەتانەی کە لەوە پێش باسمان کرد هێرشەکاتە سەر شارەوانیەکان هێرشەکاتە سەر کۆمەلگا هێرشەکاتە سەر هەرێمەکانی پاراستنی مدیا هێرشەکاتە سەر باشووری کوردستان و ڕۆژاوای کوردستان و شەڕ و توندوتیژی پەرەپێدا لەبەرەوە سەیرەکەی نیەتەکە بەرەو ئەوە ڕێ کە چارەسەر نەبێت بەڵام ئەگەر نیەتی دەوڵەتیش بێتە پاڵ نیەتەکانی بەڕێز ئۆجەلان ئەو کاتە پرسەکە بە شێوەیەکی ئاشتی و دیموکراتیکانە بەڕێواچێ و ئەتوانین بە ئەنجامی چارەسەریەکی مایندە بگەین. باشە لە من لەسەر ئاستە گشتێکە بەس لەسەر ئاستی کورد قسەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان قسەی یەکلاکەرەوەی بە تایبەت بۆ پەکەکە؟ ڕاستی بڵێ بۆچی چونکە ینی بەڕێز ئۆجەلان شتێک ناکات لە دەرەوەی چوارچەوەی بەرژەوەندیەکانی نەتەوەی کورد بۆیە هەر ئێستش ینی بینیمان کە لە هەرێمی کوردستانیشا پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستانیش لە بەرامبەر پرۆژەی ئاشتی ڕێبەر ئۆجەلانە ینی بە جوانی هاتنە پێشەوە و هەردوو هێزی سیاسی پابندی خۆیان بە چارەسەرکردن و هاوکاریکردنی پرۆژەکە دەربڕی بۆچی لەبەرەوە پرسی ئاشتی هەمووانە و پەیوەندە بە هەمومانەوە لەبەرەوە بۆ پەکە کەش بە هەمان شێوە وایە ینی پەکە گەشت بۆ خۆی ڕایگەیاندووە لە ڕاگەیاندنەکانیەکە ئێمە پابندی لە پرۆژەکەی بەڕێز ئۆجەلانەکەین بەڵام پێویستیشمان بە خوێندنەوەی هەیە و پێویستیشمان بە دروستکردنی کەشێکی ئازادی تەندروست هەیە بۆ ئەوی بتوانین پەیوەندیمان لەگەڵ بەڕێز ئۆجەلانە فراوان بێ و هەبێ بۆ ئەوی بتوانین پێکەوە بزانین چی ئەەکەین لەبەرەوە جیاوازیەک لە بینی پەگەکە و بەڕێز ئۆجەلانان نییە بەڵام سەرنجدانێک و هەڵوەستەکردنێک لە بینی ئەو دەست بەسەرکردن و گەمارۆدانەی بەڕێز ئۆجەلان و گۆشە گیرکردنیان هەیە کە پێویستی بەکرانەوەیەکی زیاترە بۆ ئەوی پەیوەندیەکانی ڕێخستنی دەرەوە وەک پەکەکەوت بەڕێز ئۆجەلان وەک ڕێبەری حرەکەکە دروست ببێ بۆ ئەوی بتوانن بەیەکەوە لە ئەنجامی گفتوگۆیەکی باشە پرۆژەکان بەیەکەوە چارەسەر بکەن و پێشکەش بکەن. زۆر بەڕێز کاگا دڵوسمان نووسەر و چاودێری سیاسی سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان سپاس بۆ ڕوونکردنەوەکانت لەسەر پرسی ئاشتی زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆش.